شۆفێری بەڕێز پابەندەمونت بە ڕێنمایەکانی هاتوچۆ ڕووداوی دڵتەزیێنی لێ دەکەوێتەوە. بینەرانی خۆشەویست وەکو دەبینن لە پشتمەوە ڕووداوێکی هاتوچۆی دڵتەزیێن بەهۆی پابەندەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ لەسەر ڕێی بەغدا کەرکووک لە نێزک تازە. ئەم ڕووداوە وا دیارە ڕووداوێکی دڵتەزیێنە بۆ زانیاری زیاتر ئەڕۆنێ لای بەڕێز رايدەرکان. الله يساعدك. الله يساعدك سيدي، يا مرحبا. اشرح لنا بشكل تفصيل شنو سبب الحادث؟ بسم الله الرحمن الرحيم. استخبرنا من سيطرة المرور كركوك بوجود حادث مروري على الشارع العام الرابط بين بغداد وكركوك، ولدى انتقال إلى محل الحادث. تبين حادث اصطدام بين مركبتين، المركبة الأولى نوع بيكم مرزي دبل قمارة، والمركبة الثانية نوع فالفو كرين العفو. زين، وتبين من خلال كشف على محل الحادث أن سائق الكرين كان قادما من بغداد يروم الذهاب باتجاه كركوك، وعند وصوله بالقرب من ناحية تازة تفاجأ بوجود استدارة وتريلا، استدارة تريلا مركبة، يعني تريلا مستدار وبالكران تفاجأ بالتريلا، فانحرف من مساره المسار الثاني، مما أدى إلى اصطدامه بالمركبة الثانية نوع تويوتا بيكم مرسي. نعم. الضحايا اكو ضحايا بشريه؟ نعم سيدي. وفاة 3 أشخاص ومصاب 1. نعم، عندنا 3 أشخاص متوفين. نعم وشخص واحد مصاب. خۆشەویستان وەک دەبینن ئەمە جۆری پیکابەکەیە ئەگەر بە جوانی برادران تەسویریکەن سەیریکە چۆن زەرمەند بووە. وا دیارە بەداخەوە 3 کەسی ژیانیان لەدەست داوە بەهۆی ئەم ڕووداوی هاتوچۆی دڵتەزیێنە. ئەوە جۆری ئۆتۆمبیلەکەی کەیە کرێنەکە بە لە نێزگۆ جوانتر سێریکەین. وا دیارە پێکدادانەکە زۆر بەقەوەت بووە، ئەو شاسی بەهێز و بەقەوەتەی چۆن خوار کردووەتەوە ئەم پێشەی ئۆتۆمبیلەکەی بەو شێوانووە. وا دیارە خێرایەکەی گەلێ زۆر بەرز بووە. بەهۆی خێرایی بەرزەوە طبعاً بەتاکید خێرایی بەرز ئەوە نەتیجەیەتی. خێرایی بەرز ئەوە نەتیجەیەتی. خۆشەویستان بینەران دووبارە یەکەمەوە خێرایی بەرز ئەوە نەتیجەیەتی. هیوادارم هەر سەلامەت بن. بینەران وەک دەبینن ئەمە ئیکێ لە خزم و کەسوکاری ئەو کەسانن کەوە لە ڕووداوی هاتووە گیانیان لەدەست داوەکەوە 3 کەسن. هەروەها برینداریانێکی شتەیە با بڕین بۆ زانیاری زیاتر لو بەڕێزە. الله يساعدك. أهلا وسهلا. أنت تقرب لهم؟ ولد عمي. ولد عمك. نعم. شلون الحادث صار؟ الحادث هم جايين من داغوب السارع ولا بالكرين جايرون سايد ومضاربين. صاير حادث. اي حادث. كم واحد بالسيارة؟ بالسيارة 4، 3 توفوا والآخر بحالة خطرة. اللي توفوا السائق واللي السائق واللي بصفوا والسك اللي ورا خلي ورا. واحد جريح وياه. الوضع الصحي شلونه؟ تعبان فدنهم بالخطر. بالخطر. زين، ما يعني هم كانوا مسرعين؟ ما أعرف، ما أدري. أنت ما أعرف. لا ما أعرف السرعة. لا ما حاضر. تمام. يعني أبو الكرين جاي رونسايد؟ مخالف أبو الكرين جاي رونسايد. نعم جاي بطريقهم من داغوب متجهين الكركوك على البيت مالهم. تمام. شكرا جزيلا. شكرا. إذا تشرح لنا عن الحادث المروري. طبعا أنت سائق الكرين؟ إيه سائق. اشرح لنا بالتفصيل شلون صار الحادث وشنو سبب الحادث؟ سيدي سبب الحادث ثريلات 2 اجوا على طريق ليلان. أولا أنت منين جاي؟ أنا جاي من حي صنعاء مال كركوك. يعني جاي من كركوك؟ من كركوك إلى بغداد؟ إلى اتجاه بغداد. نعم. بسايد أروح. نعم. فتريلا القبله يعني انتم محملين ذب نفسه على الشارع، رمشت له، هذا راح اول واحد راح. نعم. الثاني شافني هم رمشت له، لازم يوقف. نعم. لازم يوقف، يعني احكيها لله انا لازم يوقف. ايش سوى؟ وصلت مسافه حيل قريبه عليه، لازم ما يجي، لان خشم. فايش سوى؟ بسرعه ذب نفسه على الشارع. من ذب نفسه على الشارع تفاجأت انا بهيك حاله. تفاجأت سيدي،
فمن ذا نفسه على الشارع سد الشارع هو محمل، اذا ضربه اموت بالمية مية انا اموت. فبصف السياره ما اقدر اكسر على هذا السياره، فمن يميني سياره من قدامي انسدت الشارع. فايش سويت؟ حاله صعدت على الرصيف. انا صعدت على احكي لك، صعدت على الرصيف طق طاير عندي صارت يعني انت صعدت على الرصيف حتى تتخلص من الحادث ويا التريلا؟ اخلص من الاثنيناتهم سيدي. وطق عندك تاير؟ طق عندي تاير الامامي. فالحادث السياره بعد ما سيطرت عليه، فقدت السيطره على السياره. فقدت السيطره. السياره من كيف يمشي؟ انا لازم الستيرن، هسه اصبعي مكسور، لازم الستيرن، بس السياره من كيف تروح؟ نعم. من كيف؟ ياخذ يمين يسار، يا اخي ياخذ يمين يسار. اجاني مرزي خطيه، هذا ما له ذنب الاب المرزي، اجاني مرزي ضرب. قصه. اي مرزي جاني ضربني. يعني انت ما كنت مسرع؟ انا ما كنت مسرع. انا ما كنت مسرع. وانا ما ثقلت، من شفت اول سياره ثقلت. انبرزه بينين اما شايتي تو شايت حال بچون بود. بله من لا کرکوگاه هاتم. ام کامرای پیش منو بو تقریبا گیش بقد ام او تریلی هات بردمی جادهی ما قطع کرد. من سیارگم بچوک بچواریم کردوا وستام ام نیتوانی بوسی قرض بو هات خوی نجاده دایل رس فقط تای تقید شو او برو دایل مرزیگا. بله تریلگا جادهی نه او برزن ابو نه او برزن ابو مرزیگا ساید او بربو نازانم. مرزیگا لو برو هات بس سوش تریلگا جادهی ما قطع کرد. اما دوسه سیاره وستاین جاده عاملی ما قطع کرد. بله دوایش حادثه ابو تريلك الراقري رانا وصيات ما سيتركوا شكات ميكت وقفوا بالطريق سيدي ما وقفوا. فانا ايش سويت بهيك حاله؟ فانا مضروب راسي ويدي، فعلى السريع قلت الناس بس صعدوني بس اوقف ابو تريلا ما وقفوا. الاخ يقول انا صرت قدامه بالطريق، اذا وقفوا ما يوقف، يقول ما وقف. فايش سويت؟ جيت على السريع على الشرطه هنا، فاشتكيت عليهم قلت له معود بس الزمن ترى حقي يضيع. قبض عليه حاليا موقوف. انا من شويه كم كده داس بوي دار كد بوستا نوستا خليك بقول لي ماذا او زلامه لقل مابوتي موستا بارم بوسي ترى هاتي بوسي ترى ولي شكات مالي ما كاش قلت بو بي يموت دستان خوش. سلامت بيد بینەرانی خۆشەویست سڵاوی خواتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. دیسان هاتینە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕێبەری هاتوچۆ. بڕگە و بابەتی بەرنامەکەمان ئەمڕۆ لەسەر ماتۆرسکیلە. ئەو ماتۆرسکیلانەی کەوا ڕۆژانە ئەبنە هۆی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن ناو شاری کەرکووک. لەکوێوە دێت بە چی شێوەیەک ئەفرۆشتێت؟ ئایا خەڵک و خزم و کاس و کاری ئەو کەسانی کەوا ماتۆرسکیل بەکاردێنن باوکی یاخود دایکی ئاگایان لێیە؟ بینەرمان بن. السلام عليكم. عليكم السلام. تو صاحب ام ان شاء الله. شي ماتور فروشي ياباني بالا اي شلون اما بتشي وقت تجوره شلون يعني خوتي هني يعني يكري نا ولا يكرم ولا يروز زحمه النبي بالي شلون لك شو يكري بتشي شوي والله لباغا هي لبغداد بعزي تاجر هي هني لبغداد ايه مش يكرن بماتور سياره هي شلون دي تجوره منافستي اوراقي والله منافس هين دكان يعني عقد 20 ماتور فروشت مبوت مثلا هين دزينيا عقد او رسميات بس هويا باش اول 50 سيسيا او رقم حساب نابه مش هينن باش يعني ماتور قوره ثانيه طب اي وقت بيفروشن شي ادنا هاولات بس وصل هين دكان بس اوي يعني هين اما مثلا مش كريم انا لباغا يعني دزينيا بالا معلومه بالا امانه هوي نونين نا دوامين دسه ايه بك زانا او هاي ما جاهز كاين باتش كان يفروش نرخيان سنه امانه يعني سعر تقريبا هي 650 هي حوصات هي بعزين وسط زان اواني يكرن مثلا وكو دبريتو دكانداري معلوماتك هي اواني كيكرن
با بڵین ئەم گەنجانە کەوا تەمەنیان 16 و 13 و 12 ساڵە بەڵێ 16 بە خوارەوە دایک و باوکیان ئاگایان لێ کە دێنێ کڕن وەڵی بەعام مامۆستازانی چیە بەعزی هەیە یعنی من بۆ خوا قساکەین ئەوە نییە ماتۆر بفرۆشم بەس بابوورە خێرەکەم بە زەمیر زەلام هەیە خۆیش نردومە لە دوای باوکی هاتووە ئینجا ماتۆر دامە بۆی ئەوەش ئەڵێ من علمم هەیە ئەی ئەڕۆ بۆ مەکتەب دێ ئەوەی مەوزوع بە ماتۆر بچکە یعنی مەقسەد من ئەوەیە خەڵکانێک هەن دێم بۆلاتان گەنجە مناڵە دێ ماتۆڕە کرێ بەبێ ئاگداری باوکو دایشی دێت بۆ لای نەخشەرت نییە تۆ دانداری تر وەڵی زۆرەوە بووە مەشاکلش بۆ ئەڵێ ئێمە خەبەرمان نییە پارە لە ماڵ بردووە ماتۆر کڕیوە ئەو ڕۆژە لەگەڵ ئەو جیرانەکەمان ئەو مەوزوع بوو باشە تۆ وەکو دوکاندارێ نەسیحەتی تۆ بۆ گەنجەکان بۆ گەنجەکان بۆ هەموو بنەماڵەیە بەڵێ کە هیچێک دێ ماتۆرە کڕێ ئایا ڕاستە دایک و باوک ئەگەیان لێ نییە یاخود ماتۆرەکەی کڕیوە لای برادەردایەنە لە دوکاندایەنە بەبێ علمی دایک و باوکی نەسیحەتی تۆ قسەی تۆ چییە بۆ دایک و باوک وەڵی نەسیحەت بەسەوە ناڵێم لە دوای کوڕەکەیان بگەڕێنن ئەڕۆ مەکتەب دێ برادری چۆنە چۆن نییە ئەوە مەوزوع برادرە برادر دیارە ئەو مەتەلەن ئەو مناڵی چاکە بز برادەکەی باش نییە بەو شوێنەی بە جاروایە بەهۆی ئەو ماتۆرە نازانێ ماتۆر لێ بخڕێ ئەبێت برادەکەی لێ خوڕی بەس پارەکەی خۆی داوە وایە تووشی ڕووداویی هاتوچۆی دڵتەزێنە بێ احتیمالی گیان لە دەستدا بمرێ وەڵی ڕاست ئەو ڕۆژە کوڕێک گەنج عینم مرد خۆعافیکە لە فێسدایەن وابزان ماتۆر گەورە بەتحش بوو لە دەستی وەڵی نەسیحەت بۆ باوکی دایکی ئەو مناڵە کە گەورە بێ ئەوەندە عەزیەتە خۆن هەروەها دوکاندارەکانیش ئاگادار بن بە کوڕی گەنج بێ مناڵ بێ ماتۆر مەفرۆشە ئیلا دایکی باوکی بێ ئینجا مەثەلەن یعنی ئەوە نەگەر ڕازی نابێن لاسام هەڵە بەیانی دووبانەیەک حادسا بێ هەم تو ئەوە ناڵێن لە چێکڕی ئەو مەوزوعە بێ ئەوەیە بەسەر هەردوو چاوم خۆشەویستان بەڕێزان وەک دەبینن لە پشتی منەوە ئەو جۆرە ماتۆرانە پێڵێن ماتۆری ئێرانی طبعا ئەمانە سفرن هەمووی بەکار نەهێنراوە بەڵام ئێمە هاتین ئمڕۆ بەلای ئەم دوکاندارە بە ڕێزە بۆ ئەوەی زیاتر بزانین ئەم ماتۆرانە بە چیشیەوەی دێتە ژوورەوە و چۆن ئایا ڕاستە ئەڵێن خۆیان بە پارچە دێتە ژوورەوە ئەیکەم بە ماتۆر با زیاتر پرسیار لە بە ڕێزە بکەینم کاتت باش بۆ سەحەبە مەحەلەی ئەم ماتۆرانە لەکوێی وەڵا خۆی یعنی لە خارج و لە یابانە و ئێرانی ئەمانە ئێرانی ئەوانەی تر یابانین تەواو خۆیان عینەنا هەیە مستعملە ئەمەش بە تەفسیق دێت گیشی بە تەفسیق ئەمەش بە تەفسیق دێت چۆن دێت یعنی خۆی دێ بە کارتۆنەوە و ئێمە یەکەین و بڕی گیشە بەسینەوە یعنی ئەو ئەدەوات احتیاطی دێت گیشی خۆی بەس ئێمە کارتۆنەوە لەناو لایلۆنە خۆمانێکین و ئێمەشەی بەسی باشە ئێوە کە ئیکڕن هیچ کتابێک مەسەلەن کتاب تەزیرێک یاخود بەڵگەیەک وەرەگرن بە ماتۆر هەرکی بۆ ئەوی تۆمار بکرێت گیشی تێتی و بەوەراقەوە ڕاتژ ئەوراق نەک عقد ئەوراق وەکو کتاب تەزیل ئەبێ هەر ماتۆرێک بەجیا ئۆتۆمبیل کتابەکانی چۆن ئەمانە هیچی تێنی هیچی نییە خۆیان نەزانین بۆ ئێوەکەشن چیە دەنێت تەنانەت بەس عقدەکەی عقد و مەنەفێسەکەی کووە ئەتوانم ببینم مەنەفێسەکەی لێرنە لەگە وەستاکێ ئاخە نەزانم ئەمانە هیچ کامی مەنەفێسی نییە نە ئەمە ئەوە ئەمانە من بزانم بە حاوێ دێن ئەم یابانیانە ئۆروپیەکان بە حاوێ دێن بەڵام ئەم ئێرانیە ئەمە ناو کارتۆن دی ئەمە سفرە بەکار نێنە ئەمانە خۆتان ئێوە بڕغی بەستن ئەیکەن بە ماتۆر واتە ئەمە هاتوو ئەدەوات احتیاطیە وایە تایەکەیەتی مەکینەیەتی ساڵەنسەکەیەتی کوشنەکەیەتی هەموو گەشت بە کارتۆن لێ ئەوەی ئیلێتانی کڕی چییە مەسەل وەڵا خەڵک مشتری و حەسە خەڵکە زیاتر تەمەنیان چەند بە خوارەوە 15 بە خوارەوە بۆمان نایە ئەمانی لە جادەیان بینی 13 ساڵ و 12 ساڵ ماتۆر لێخڕن ئەمانی چۆن ماتۆر لا ئەمە نایسەنن ئەمانەیە هەیە دێ ئەلێ بەس بۆ ئیش بۆ دلڤەری زۆری دێ بۆ دلڤەری ئەسەن ماتۆرە نرخی چەنە چۆن یعنی سعری 850 باشە خەڵکانێک هەن ئەڵێن ئەم ماتۆرانە کە ئەو مناڵانی با بڵین ئەوانی کەوا تەمەریان 16 بەرەو خوارەوەیە دێ بەبێ ئاگداری کە سوکاری دێت ماتۆرەکرێت دوای ئەوە ئەبێتە تووشی ڕووداوێکی هاتوچۆی دڵتەزێنە بێ
احتیمالێک جانی لەدەستدا وایە بەس ئێمە کەوانێ دیێمە بۆیان نەفرۆشین پێیان نافرۆشن بۆیان نافرۆشین ئللا پێ گەورەیان باوکی بۆچی تا بۆ کوڕما بۆ دلڤەریەتی بەس بوانی بەڕێجان وەک دەبینن ئەوە ناو کارتۆنە طبعاً پارچە پارچەیە هاتووە وەکو ئەدەوە تەحتیاتی هاتووە نەهاتووە بە شێوەیەکی ڕسمی کە لە گومرگ بێتە ژوور و ڕقم شاسێکە بنووسن یا کوتاب تەزیل و تەسریح گومرگی پێوێ بۆ ئەوەی کە ئەیکڕێت تۆماری بکات ئەمە کارتۆن ئەو کارتۆن ئێرانی و گشت بە تەفسیخەوە دێتەوە ئەمە پارچە پارچە گشتی پارچە مێکینەوە دروستێکینەوە خۆتان دروستیەکەن واتە ئەمە هیچ ئەوراقێکی ڕسمی نییە تەنانەت وەصلێکە یاخو عەقدێکە لەو شەریکی یاخ ئەو دوکانداری لێەکەن بەڕێزان خۆشەویستان بەم شێوە دێتە ژوورەوە وەکتر ئەڵێن پۆلیسی هاتوچۆ مەحاسبەی ماتۆرسکیل ناکە ڕۆژانە ئێمە بۆ نمونە 100 ماتۆرسکیل بگرین ئەگەر لە شوێنی کەوە یان لە پارێزگایەکی کەوە یان لە دەوڵەتی چکەوە ڕۆژانە 1000 ماتۆر بێتە ناو کەرکووکەوە واتە ئێمە هیچمان نەکرد پێویستیمان بە هاوکاری ئێوەیە هاوڵەتی بەڕێز کەس و کاری ئەو گەنجانە یاخۆ ئەو مناڵانی کەوە ماتۆرسکیل بەکاردێنن ئاگداری مناڵەکانتان بن هیوادارم ئەم قسانی کەواوتم وەریگرن بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبێ کوڕەکەتان لە دەستدەن ڕۆژانە ڕووداوی هاتوچۆ لە ناو شاری کەرکووکە بێت بەهۆی ماتۆرسکیل ئەم کاتت باش سلامت بسەر سلامت خۆ ساحەبم دوکانی باڵێ کاکە ئەم ماتۆرسکیلانە چی پێڵێن ئەمانە ئیرانی چوارجێر پێنجێری پێرێ ئەوانی تر ئەمانە بەد هەمووسەتی تایە 600 تایە 500 تایە ئەمانە بەچی شێوەیەک ئەیفرۆشی یعنی چۆن لە کۆ کڕیتەوە پێشەکەی ئەمانە لە بەغاوە دێ لە بەساوە لە میناوە دێ باش چۆن ئەیکردن ئێوە هەر ئەیکردن ئەو ئەیکردن یان ناو کارتۆنە ناو کارتۆن ئەدەوات تحتیاتۆ هاتووە ناو کارتۆنەوە کە دەوای تحتیاتی لێ دێ خۆتان لێرە ئەیکەن بە ماتۆر باڵێ باش ئێوە کەیکردن هیچ بەڵگەیەکتان مەخما بۆ نمونە کتاب تەزیل یا تەسریح گومرگیە ئەبێ هەر ماتۆڕێک وەکو یاسا وەکو قانون ئەبێ هەر ماتۆڕێک وەکو ئۆتۆمبیل کتاب تەزیل و تەسریح گومرگی و وەسڵ ئەعماری هەبێ بۆ ئەوەی بتوانێ ئەو ماتۆرە تۆمارکە لە هەرچی بەڕێبەرایەتیشی هەموو شارەکانی پارێزگەکانی عێراق ئێوە شتێکی لەگەڵا نا قسمێکی هەیە مەنەفێسی هەیە تەزیل لەکرێت ناڵێن کتاب تەزیل کتاب تەزیلە بەجیا بەجێ هەریکی و بەجیا بەجێکی بەجیا بە زەوانە تۆزەگرانە لێرە نیە لە بەغا هەیە لە محافظات جنوبی هەیە ئەمە نرخی چەنە تقریبا ئەمانە 500,000 ئەوانە کە کتاب تەزیلی پێوە بێت چەنە ملیۆن و 300 ملیۆن و ئەوە هەریەکی و کتاب تەزیل خۆی پێوە واتە ئەوانە نەهاتونەتەن بە شێوەیەکی ڕسمی هاتون بە ئەدەوات ڕسمی هاتون ئەدەوات احتیاتی نەهاتون ئەوانەش عینە تەفسیخ دێتەوە خۆت لێرەی بەسی خۆ لە شەرکەوە تەفسیخ دێبان چۆن ڕقم شاسی و شتەکانی هەموو شت بناو کارتۆن دێ ڕقم شاسی مەنەفێسی هەموو کاملە ئەمانی کەوا ئەمانە ئەمانە هیچ پێوە نیە بەس عەقدە با بڕێن سەر ئەمانیکە ئەمانە پیانەڵێن بەتەحوە نیە ئەمە نوعی جۆری زۆرە ئیسێکە وەکو ئەمە بەرەو بۆ بزانم ئەمە نرخی چەنە ئەوە تقریبا سعری دەرەچێت تقریبا لە 25 هەیە حتا 35 حسب پاکەمێ لەمە گرانتر هەیە لەمە گرانتر هەیە ئەگاتە چەند هەیە بە 75 هەیە بە 80 هەیە دەفتەری بانەوە پاری ساریەکە باشە ئەمانە کی کڕێ زیاتر وەڵە گەنجەکانەی کرد زیاتر باش ئەمانە کە ئیکڕن وەکتر مەزدەری ئیزعاجە خەڵکێک بێزارەکە لە جادە و ڕێوبان بە شێوەیەکی ناشرین لێ ئەوخڕن بە زیگزاک و بە پابەت نابن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ خەڵکانێک هەن خوارەوەی 16 ساڵ ئەم جۆرە ماتۆڕانە لێ ئەکڕن یاخود ئەوە نە ئەوە خوار 16 ساڵ ئەوانە زۆری لێخڕن لەمانە ناخۆن باشە تو وەکو دوکاندارێ پیانت داوە نیە باشە بۆ پیاندی باشە بۆ ناڵی مەسەل با باوکت یاخود دایکت یاخود کەسێکی گەورەی ماڵەوە بێت ئەزانیت چۆن خاڵۆجان زۆری دێ مەسەلەن خۆی بە تەنیا هاتووە ئەلێ من دلڤەریش پێکەم زۆری لێ من تەڵەبێم هاتوو چی پێکەم قسمێکی لەگەر باوکی دێ باوکی بۆیان نەسێنن یعنی ئێوە وەکو هەستێکی هاوڵاتی با بڵێم ئەبێت تۆ کە ئەو ماتۆرسکیلە ئەدەیتە ئەو مناڵە لەبەرەوەی تەمەنی 16 بەرەو خوارەوەیە ئەو هەستەی نییە کە دەرچێتە جادە بزانێت چۆن لێ خوڕێت یاخود
ئایا ئاگایان لێمبانەوەیان چکەم ئێستا ئەمڕۆ ئەبینین ماتۆرسکیلەکە ئەکرێ بەبێ موافقەی بەبێ ئاگداری بنەماڵەیە و لە دوکانێکدایەنە یاخود لای ڕەفیقەکەی دایەنە بۆ ئەوەی هاتوچۆی پێ بکات بۆ ئەوەی حرەکاتی بەهلەوانی پێ بکات بۆ ئەوەی ئێواران خەڵکی پێ بێزارکە هەموویشی مناڵن تەمەنیان لە 16 بەرو خوارەوە لە 12 ساڵەوە حتا 16 ساڵ ڕۆژانە ڕووداوی هاتوچۆ ئەبێت ئەم تەمەنە ئەبنە زەحیە گەنجێکی مناڵێکی وەکو ئەوە بۆ بێتە زەحیە ئێوەش دەورتان هەیە ئەبێ ئاگدار قسەکەت جوانە قسەکەت زۆر جوانە ڕاستەکەی بەڵام 16 ساڵ خواردتر لەمانە نییە لێ ناخورە 16 ساڵ بانتر لێ خوڕێت ئەوانش فەرقی نیە ئەوانش وەرەگرن نا ئەوانش ڕاستەکەی بەس بەڵام مەزان لێرە چیەیە دەبێت لێرە حکومەتیش دەوری هەیە بەتەکیید حکومت دەبێ ئەمانە بگرێن محاسبەیان بکەنەیە لێ ئێستا ئەگەر بێت و بە شێوەیەکی یاسایی بێتە ژوورەوە ئەمە تۆمارەکری هیچ کێشەی نییە هەمان شێوە ئەوەیش ڕاستە نرخەکەی گرانترە بەڵام تۆمارەکە کە تۆمارکرا لە ئیشارەتیدا سزای بۆ نووسین ڕۆنسایت ڕۆژ سزای بۆسین بەڵام ئیسا بە هیچ شێوەیە هیچ بەڵگەیەکی نییە نە کتاب تەجیل نە ساڵانە نە هیچ شتێکی نییە دووەم ئێوە کە ماتۆڕە فرۆشن پیان ئەڵێن خودە و کەسارە و شتانە بکەن خودەمانەی فرۆشی باش کەس هەیە بیکڕێ ئەوانەی ئیکڕن زۆر خەڵەکەی کرێ باشە کوان من نبینم لە جادا بە دەگمەن لە 100 ماتۆڕ احتیمالیشە ڕاستەکە قسەکەت شتاوە بەس بەڵام خەڵک زۆر دێ ئەیکرێ خوددا شەنوعەیە عادی هەیە ئەسلی هەیە ئەوانەش هەیە ئێوە دوکاندار پیان ئەڵێن بکە ئسامانە وەزبەی چادۆ خودەی لەگەریان ئەمیرانیان هەموو خودەی پێوێ ئەمەش بابینە سەر مۆزوع بابەتیشکە ئیسا ئەم ماتۆرسکیلە بەکار هێنراوە با بڵێن دەستی دووە ئەمانە مەرجەکانی تونندوتۆڵی واتە شروط المەتانە والئەمان ئەمانە هیچ کامەی جێبەجێ نەکراوە مەرجەکانی تونندوتۆڵ بۆ نمونە ئەو تایە لوز بووەتەوە برێکەکەی تەواو نییە احتیمالە زۆر شتی هەیە نوقسانە مەکینی تەواو نییە تۆ کەی پێفرۆشی ئاگداریەکەیتەوە یاخود تۆ بۆ تایەکەی ناگۆڕی تایە تازەی بۆ دانی بە نرخێکی بەرزتر بیفرۆشیتەوە بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتووە نەبێت ئازان چۆن یەکەم جارکەیمە بفرۆشنە لێم بڕۆ فاحشکەوە بە شەرتێ فرۆشن یەکەم چتوایی ئستا تایەکان زۆری هەیە تازەکان ئیش ناکە زۆری سۆکە ئەمانە بەڵام یابانیەکان لە تازەکان دا باشترە ئەوە لوسە ئەوە خۆی بەبێ هیچ شتێک جادە ناگرێت اینجا ئەگە یەک بارانێکی بچووک بێت ئیتر خۆی ناگرێتەوە سامگەوانە هەیە لوسە جەلاتینی پێلێن لەوانەی بەسی لە شەرکەوە دێ هەر لوسە جەلاتینە ئەوە جیایە بەڵامی سەوەکو ئەمە ماتۆرسکیریکە هەر حاڵ من هیوادارم لە ئێوەی بەڕێز دوکاندارەکان ئەوەی کە دێت نەسیحەتیکەن ڕاستەکە قسەکەت جوانە ئەگە ماتۆری کڕی ئەبێ بەبێ ئاگداری باوکو دایکی یاخو بنەماڵەکەی نەیکڕێت هەروەها بە شخصێکی بدەن تەمەنی گەورە بێت بزانێت و پێش ئامۆژگاریکەن بۆ ئەوەی خودە و کەسارە و جلوبەرگی فسوەری بکات بۆ ڕۆژانی تەم و باران و یاخو شەوان تەواو قسەکە سەلامەت سەرچاو سلام علیکم چۆنی باشی تۆ ساحەب ئەم شوێنەی گەراجە ئەوە چییە خەریکی شکارە چی خەریک مەشغوڵ ئەوە ماتۆ سینیە وەڵا تەفسیق دێمەمان ئەی بەستن ها باش خۆتی هێنی خۆمانەینا لە سینەوە هێنی لە سین داواکەن لە بەسرا دوای دێرە باش چیەمانە کتاب تەزیری هەیە مەسەلەن تەصریح بوەرگی هەوی خۆی بەتەنیا بۆەوەی تەزیل بکرێت تۆمار بکرێت ئازانی زیۆن ئەوە تەفسیق دێ مواد احتیاطی دێن يعني لو منافس أي نسون قطع خيار وەلێرەی کێنە ماتۆ خۆمان ماتۆرەکەن ئەیفرۆشن بەخەڵ بەڵێ باش ئەمانە چی کرێت والله کرێت اختیارە والله گانزای کرێ اختیارای کرێ زیاتر هەروانایەتن تەلەبەکان باش ئەوانەی کەوا تەمەنیان لە 16 ساڵ بە خوارەوەیە ئەوانە دەست نایدە بۆیان ئەوە سەریعە سريعة والله حارسيك هو سريعة 160 دروا 120 دروا بس هم انا بتسوق أنا لو نجوك على لواني كيش لبت حكانيش هي 16 صال 16 صال بالخوار والله قريانا لأيوة لم لتوبي لدكانك هي تريش الدولة لم لا وكو دكان داري أقريش 8 16 صال يا بيني من الله كديت دعوي ما فرق فيك يسوي نرخي كنا بون منه والله أوا سعري 1 مليون 200 باشا مليون يكون 200 أنا دستو معقولة بلين برو ما توركت يعني علي باوكت لا طبعا من عقدك من عقد ما هي حتى رقم تليفون باوك يدوسون من باوك رقم الذاتي بس باوك قايلينيه والله ترى شيء لا امره
کەسانێک هەن لە ترسی باوکو دایشان لەبەرەوەی ڕێیان پێ ناگەر ماتۆرسکیل لێ بخڕنیان بەکاری بهێنن هەڵەسێ ماتۆرسکیلێکە کڕێ پارە هەیەکانی بەبێ ئاگداری کەسوکاری ماتۆرسکیلەکە لە دوکانێکدایەنە لە گەراجێکدایەنە لای برادەرەکەی دایەنە بەڵام وەک کرد کە دەرەچێتە دەرەوە ماتۆرسکیلەکە بەکارێنێ ڕووداوی هاتوچۆی دڵتەزیێن بە شوێن ئەم ماتۆرانەوە هەن ئێوە دەوری ئێوە چییە؟ بۆ ناڵی بڕۆ باوکت بێنە یاخود کەسێکت براگەورەکەت بێنە بابێت بزانە ئایا تۆ ئاگایان لێ ماتۆرەکە والله ئێمە قاعدەمانە لێرە یەک قاعدەمانە بەتەح بۆ مڵامڵە نایپرۆشم من بەتەح هیچ نەبێ ئەوە ئێرانی ئیش ناکەم من ئێرانیش ناینم من ئێرانی هەر شۆن خۆی ئیش ناکەم لەبات ئەو دەنگەوە دوای حادیسە زۆر هەیە ئەوانە حادیسەی لە 120 ئەوەی دەعمە بێ بەس ئیرانی لە 180 دەعم مردن يعني حادثة زورة إيراني من إيراني ناينم بطعش أونا ناينم من بطعش ناكم تصليح ما هي بس بروشتن منية من زوري لو أنا ينم بس كان ينم الرينماي تو مثلا وكو دكان داري هيك كسيك هي بابلين لهرشي دائري رسمي الرينماي داوا بيد بوشي وبيفروشي يعني حري بهالشي فروشي بهالشي فروشي إجزام زوايد ها إجزام زوايد إجزام همو نقابين نقابة وإجزام همو لا رينماي تعليمات هي مثلا أو ماطورة بو نرخاء بو ثمنها فروشي يعني أوراقي أبيها بيت يعني نبيت نعم نيمان أو معلومات تعليمات نعم باش ئامۆژگاری تۆ چییە بۆ خەڵکەوانی کەوا ماتۆڕەکەن یاخود ئەو گەنجانەی کەوا دووبارێکەمەوە تەمەنیان لە 16 سال بەرخواوەرەوەیە باوک و دایکی ئاگای نییە کە ڕۆژانە ڕووداوی هاتوچۆ لە شاری کەرکووک ڕوو ئەدات ئێمە وەکو سنووری شاری کەرکووک قسە بکەین ئامۆژگاری تۆ چییە نەسیحەتی من والله من پێش ئەوەش عەنەداعات لە ئێمە هەر نەسیحەتم هەیە من لە یعنی من ئێستا ماتۆڕی پرۆشم ئەلەم خودم هەیە خودای پرۆشم بۆ خودم هەیە خودە بسێنە بۆ سەحەت خۆت مثلا يعني خدام هي اينم لقاري اينم مثلا دسكش اينم لقاري اواني كماتورة من نسحتك عشان خذ اكرن حقيقة والله حقيقات لو انا ناكرن يعني 1 مليون ربع عيدا بو ماتورة بس بين زار نايدا بو خدها زارا من قم هديه ايدم بو من زورم هيا هديه ايدم من والله وازاني اگر انا خواسه تشرو داي هات شو بي اگر بكوي او خذيه نجاتي داله من خوم يك درتم بتراي كوتم استدسم بلاتينا من خوم درتم بتراي فروش لوانا درتم بتراي قال لا كوتم دسم بلاتينا استا دواي اوت ما طلعنا اخر من يعني حتى من الناس حتى كم اول فروشتم خدمها يا بيستزار زاران ناكره هديه ايدم بو يعني صحه خوي مثلا حتى بو مش تاثير ناك مثلا سن حادثه بيت سن مثلا مشاكل بي اون ايش ما ان لها مو دولته كان ماتورسكيل هي العراق زياتري تيا بلام الاوتوموبيل زياترا بلام روداي هاتشو زور بدغمنا اميني همو خوذي دانا وكساره باشه وكسارتان هي كساره من هيا دسكش من هيا باشه بو دسكيش كساري بو نايكر والله نايكر سببي تيا اوكي تيا او جنزه كانت عقلي خويا بس هيا انا والله هيا ظل كاملة هي ظل كاملة مرتبة مثلا ترتيبات دشكش هي خودي هي كسرة هي أو بس حد خوي باشا مثلا بس حد خوي بس حد برامبري يعني زوري لا من المطار دي حادثة كردوها دعم كده بالسيارة سيارة وسطاوة ذنبي نية سيارة كان تو وكو دكانداري هسناكي بمسؤوليات كروداي شهاتو الرؤدات تو ماطوركت كيف روشتوا من وكو تو ناليم همو دكانداري كان كواعي فروشن ماتۆری شدایە تەمەن 12 ساڵ دوای 2-3 ڕۆژ ئاگای لێ بوو تووشی ڕووداوی هاتچۆ بوو جانی لەدەستدات هەست بە مەسئولیت ناکەی والله وەر لە ئەوەی ئەو ڕوودا بۆ ماتۆری پێفرۆشی والله ئەبێ ڕێنماییتان هەبێ ئەبێ تعلیماتێکی خاستان هەبێ بەو تەمەنانە نابێ ماتۆر بفرۆشتێت حتى ئەگەر ڕێنمایتانە بێ خۆت تمني جورانه بين يفروش من نايفروشم والله من حزكم مستوى من عام يفروشم عام قصا كمل من حزكم مستوى مكمنال يعني بو ماطور والله زوره لا يفرو ماطور او باسكيل باشا حتى جورج به يعني بين ماطور نازن ماطور سكيل يفرو ابي يجي لمرجكان ابي مولتي شوفيري ماطور سكيل اجازه استعمال زمان ما جزم هيا بلا كم اجازه هيا اما 14 سال و 13 سال ابي 16 سال انجابوا هي طبعا والله اما لجيان ماطور سكيلي لنا خرو بيني برادرك ماطور سكيلي هي ليره هلا سي ايش ماطور سكيل
والله ورده فيها بمرات انا وجاي نابه والله من حتى كم نابه يعني من حتى كم نايف روشن بعد مشاكل نابه قينا مش نايف روشن حتى نايف روشن بمن قدروانا بس مشاكل قالك مانيه ما زور دعم هي ماطور ما يستس بنزام ماطور ما حمي حاسيان كدوا ماطور ما بس سي ورقه دعم كدوا رقمه فيها وقوريشها يعني سقط بو فودينيه دسكشنيه مثلا كسارينيه وتاخذ ودسكشنيه او مهمه والله زور مهمه او انا زور من حزك من الناس حتى كم بوغان كان بس حد خويا بس حد خويا مثلا بس حد باوكي بس حد هيك حزك كم خود داني دسكش داني يعني معقول يا مليون ايدا او ماطورا او بيس قال ايدا ماطورا يعني حمد زلكه باي حتى بنزارناك ني ورقه نابه بس حد خوي برزان وقت بينن لسر كرينا كتشن ماتور سكيليك حدز كراوا طبعا يسمى لنا مفرزين بو زانياري زياتر باب زانا هوي حدز كرتني اما ماتور سكيل انا شيء لقل برز عقيد مش السلام عليكم عالي يساعدك كل الليله سبب حدز الماطورات عدم امتثال اشاره المرور الضوئيه نعم وحمل اكثر من شخص يعني شخصين اي شخصين او ثلاثه زين هذا البيان رقم 6 اللي هو حمل اكثر من شخص وعدم الامتثال اشاره المرور الضوئيه وعكس اتجاه السير يعني هسه هذول حتى لو بيهم دليفري حتى لو دليفري اذا يمشي عكس اتجاه السير او ما يمتثل اشاره المرور الضوئيه احنا نحجر نحولها على الدائره لان عندك علم هاي الدراجات ما مسجله حتى نفرض عليها غرامه مباشره فتنحجز الدراجه تنحجز الدراجه تفرض عليه غرامه بعدين يطلق صراحه الدراجه. سؤال بالنسبه للمواطنين يسالون يعني هاي الدراجات جاي نلاحظ ما يمتثل بالتقاطع يمشي عكس السير بتصير حوادث مروريه اللي تقود الدراجه لا لابس خوذه ولا كسارات زين دور المرور انتم شنو في محاسبتهم؟ شلون تكون محاسبتهم؟ الما لابس خوذه هم تحاسبوا والما عنده اجازه سوق الدراجه هم تحاسبوا لو بس شايل شخصين يروح عكس السير لا هاي مخالفه بيانات وتعليمات تمام اللي عدتها الثانيه مخالفه بيانات وتعليمات نعم يعني هم يتحاسب تمام يتحاسب ونحيله اللي ما عنده جائزه على القضاء ينحال على المحكمه واللي عنده جائزه وما متوفر شروط الامان والامان نحوله على الدائره تفرض عليه غرامه. نلاحظ الحوادث المروريه اللي جاي تصير بالشارع شوارع كركوك داخل كركوك يكون ضحيتها طبعا سواق الدراجات العمر اللي دون 16 يعني شباب مو شباب بعدهم اطفال اقدر اقول العمر 12 سنه 11 سنه يقود دراجه يروح يشتريها بعلم اهله او بدون علم اهله. رسالتك كضابط مرور لاهاليهم يعني اللي عنده علم واللي ما عنده علم جاي نلاحظ اللي عندهم علم منتهي من عنده بس اللي ما عنده علم بدون علم اهله يروح يشتري دراجه يبيته بجراج يبيته يم صديقه فالعصريات او بالليل يطلعه يتسبب حوادث مروريه ويروح به ضحيه هو. شنو نصيحتك لاهاليهم الاباء والامهات الاهل؟ نصيحتنا للاهالي والاباء متابعه اولادهم. يعني معقوله ابنك العصر يطلع من البيت ما تابعه وين يروح وياه من يصعد الدراجه هاي منين استلمها؟ منين اخذها؟ هل هي مال صديقه ام مالته صعبه الشخصي؟ تابع اولادي. هاي اولا. ثانيا عندهم عرف عشائري حاليا قاعد نعاني منه كل ملتزمه يقول لك انا بالدراجه ما يقصر سواء مقصر او ما يقصر انا قاعد نتعامل وياه معامله المركبه مقصر نعطيه تقصيرته ما عليه تقصير ما نعطيه مقصير اياه بالضبط. يعني اي حادث مروري تعامل وياه حاله مركبه ودراجه يحاسب سائق الدراجه محاسبه سائق المركبه يعني يطبق القوانين والاولويات والانظمه المروريه كما مطبق على سائق المركبه على سائق الدراجه نفس الحال نفس الموضوع مطبق على الجهتين. فهم العرف العشائري عندهم سائق الدراجه ما عنده تقصير تمام والاجازه ما عنده اجازه السوق ما عنده اجازه السوق نحجز الدراجه ويحال على القضاء. تمام بارك الله فيك. برزان وكو جنابي عقيد مشعانوتي هرچرو دايكي هاتو شو لانه بابرين اوتومبيلك وماتور سكيريك وخلق تيجيشتوا او روداوا ابي
شۆفێری ئۆتۆمبیلەکە ئەو مقەسڕ بێ بەڵام وان نییە ئێمە ئەو یاسا و ئەو ڕێنماییکەوا لەسەر شۆفێری ئۆتۆمبیلەکەیە هەمان شێوە تەطبیقەکرێتە سەر شۆفێری ماتۆسکیلەکە هیوادارم باوکو دایک و کەسوکاری شۆفێری ماتۆسکیلەکان ئاگاداری کورومناڵیان بن بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتوتۆی دڵتەزیێن نەبن أو كرة جان لدزداد الله يساعدك الله يسعدك الغالي يعزك. شنو سبب حجز هذا الدراجة؟ سيدي احنا معاناتنا كل شوي من قبل سواق الدراجات. نعم. عدم امتثالهم للإشارة. عدم امتثال ويروح رون سايد وعكس اتجاه السير. تمام. ويحمل أكثر من شخص لأن عدة حوادث صارت عندنا هنا بسبب المخالفات هذا السير. زين هذا أثناء الدوام الصباحي أو قبل ساعة 6 عصرا ورا ساعة 6 عصرا أي دراجة تحجزوا؟ اي نعم سيدي. حتى لو كان سيدي مرقمة أو مرقم وأوراق أصولية لازم ينحجز. يمنع منعا باتا منع بات لأن ورا الدوام الساعة 6 مساء نلقي القبض على الدراجات. تمام. هسه هذا شنو مخالفته؟ هذا سيدي عدم امتثال الإشارة الضوئية سيدي. نعم. ومنو هذا سايق؟ أم كاتب باش؟ سلامت بيشاور باش حياتي. بولي إشارة الده. اي والله برام لا يشوات ما هني ايش ما بولا ماله ويترخو زاي مشغولين خاو ماله منالين. ترفك لايت وسطاوة أو ماتور سكيلة شون وسطاوة؟ إيه. لا ترفك لايت حالي تو أو ياساو أو رين ماي كوالا سر شوفيرة أبي توش بابندي. اي والله وايا. تو كليو درتشي أم سايدة بلوبي صوزة واتاب وهي بروا. أو سايدي تو سورو كروشتي راس درتشي نجاد وبلا مرور تويجر. أجر بحثها توش رداوي هاتشو بواي. والله ما موسى خوته زاني جار بجار ليرة رتبهم شارع إيشجا صوزة سيارجان ليرة خوتونا إذا كا قبر الريوة نفرنا خوشية اشتيقية إذا من كسر إشارة منقدو سير أو سايدة بوسطابو يكسرات موتو ما ترسم إشارة كان بوشي دانا غير إشارة راس إشارة دانا بس والله هركس مشغولة زابزنا خوش يعني اشتيق يعني تو حياتي وجياني خوت لما ترسيدها بوشي وأقدر يبخري. اي والله واي. لو توكا لو شواريانا كدي بخيراي برز هرشان خيراتي برز نبي كثات تناو شواريانا وترفكلايد بوتو نبو واتاتو معرضي بور وداوي شهات وشوي دلتزين. والله وايا والله قصة الشكرة بس بخواي قبل هركسو مشكلة خويا وهركس. والله هيك مني خوي ما تورقت سوي ما تورقت بس بويش الروم ديمو بخوانا ما دروبي. بينا خبروا بيت خذكت وزاني أو خذيت أنا سودي اليميني. اي والله ما مصدق يعني حزقهم كلاوي بكرم بس بو خويا ما جابني تشكو من ايش كم ساره كانت كوا واني كواخي والله ايش فيها من سر خوما رومو خوم سرينا رومو خاندو منالم من نوانا نيم يعني بلا ماتور برزكات وانشتي هي دارم خذ بكي ماتورك والله ان شاء الله بكي مولتي شوفيري ماتور تبي بابندي برين ماوي سكاري هاتو شو بو اوي دور بيتو لروداوي هاتو ان شاء الله باذن خويا برزان وقت دبينن ام برزا ايكلو سرپێچانی کەوا ڕۆژانە ناو شاری کەرکووک پابەندەبوون بە ڕێنمایەکانی ئاچۆ لە ئیشارەتەدات بە ڕۆسای دەڕوا هەروەها ئێمە وەکو بەڕێبەراتی هاتچۆی کەرکووک محاسبەی هەموو جۆرە ماتۆرسکیلەکانەکەین دوای سەعات 6 ئێوارە. مامەگیان چۆنی؟ باشی؟ بۆ ئیشارەتتدا؟ والله من دموع أمنا درت نمزالم غاوص إن شاء الله زادك. مو الإشارة تكدا ضرب السوري. والله أقام لنا ضرب الإشارة؟ يضرب الإشارة حاليا لازمنا. تمام. شو أنا بيو؟ والله راسي كتو إسن إشارة الدا أو سايدي برامبر تروى. يتو ناترسي لا تجياني. بار والله غلط. لا اللي برجع. شو داوي هاد شو بيسابق؟ خذ يكتبي تو أبو هيك فيش كده. نعم. وايا؟ واي راس. إن شاء الله حميد. إن شاء الله. إجراءاتكم شنو هي هيك مخالفة؟ أي مخالفة عندنا. تضرب الإشارة. نحول على الحجز يدفع غرامة مال عدم امتثال شرط المرور. حجز الماطور مالته. حجز الدراجة مالته. تمام. يدفع الغرامة مالته مال 200,000. زين ما عنده إجازة هماتين. ما عنده إجازة نحول على المركز مباشرة. تمام. كيف فيتي وتخوذ بكي تسرت؟ لا كم جا تعبنا. لا بقصت لقرابين. أم خذ بو شيء خي تسرت. بو أمان بو خوم بو دات بو شام بو نيفم همو أمانة. برزان سيري أم برزان كان هرچند سرپێچینیە تەنانەت ماتۆرسکیلەکەی تۆمار نەکراوە ئەمە دوای سەعات 6 ئێوارە ئەزانی مخالەفە نابێت هاتوو چۆ بکەی حجزەکرێت بەڵام خوا نەخواسە
ئەگە بەرەو بێت ئەمە نەجاتەدا ڕزگارتەکە لە مردن. هیوادارم هەموو شۆفێران تۆ چی تێ بۆ شۆفێرانی ماتۆسکیل چیان پێڵی؟ هەمووی بۆ سەلامەتی هێن سەحە و سەلامەتی هەمووی خودەیە دوو لە تۆندەیە ئەوانە هەمووی کشتی. هیوادارم هەر هەموو شۆفێری هەموو تاکە شۆفێرێکی ماتۆسکیل ئەو جۆرە خودانە بکڕن بۆ ئەوەی سەلامەتی خۆیان نەجاتیان بێ لە فەرموو نەجاتیان بێ لە گیانە دەزدان و یاخود ڕووداوی هاتوچۆی دڵتەزیێن. أم برزاد السلام عليكم. شنو هذا مخالفته؟ سيدي هذول نفرين وضربوا التقاطع. تعال يابا مرخصك انت سايق؟ شلونك؟ فعلت وياه تعال شلوني؟ ماشي سرچم بو دوكس والله انا خوش هذا مستشفى معنا نعم دوكس بو والله كاكي ما توزي وين خوش بيه من ازانم وين خوش بس هاليجي تايبه يبان اي كره بس نخوش بيه باسعافي ما من بيني وين خوش بيه والله ده شيء شي بيجيش وسلام ماله خارج ايش بلا ماله ده شيء بيجيش ودود ما تام لا لا والله نخوش ولا ايش لا لا بس ما بيجيش ولا سر ايش بقى معنا يا اخوان باش ولا سر جاني كوت ناكر اي والله ابراهيم شنازه ها ابراهيم شنازه والله هو بروبي زي شي بيدي والله سقطها والله جي خويا يا ما يسوقوا بربراتها شوي كركوك ما ترسي لك تتذكريه جيغا لوريش سزا ادري تعود كليور دوباره كيتوا هیوادارم هەموو شۆفێرانی ماتۆسکیل بە تۆوە پابەت بن بە ڕێنمایەکانی هاتوچوو هەروەها خوا خودەکەت تۆ والله خودەکەم بەسەر لای ماتۆڕە بوو بردیەوە لەگەڵ خۆیان تۆ سەبەب بێ خودا ئارە وڵا ئەگە بەرەوبی خوانە خواستە چی لێ دێ والله حەقی خۆتانە ئەی ڕەفیقەکەت وایە تەواو أنت رجال شايب لحيتك بيضة ومصعد هذا الولد خطية ما تخاف على روحك يعني هذا شنو ذنبه؟ منين اجيب سيارة؟ هذا اللي عندي ما يخاف وضربت الإشارة لا هذا بحد الإشارة بلا عبرت الترفك لايت وشفت يلا وقفت تمام؟ لا هو ترفك لايت أنا متحضر عبرت ها ترفك لايت عبرت هنا تمام شيء حبيبي شلون يصير يا حج؟ ما يصير هسه لو شاب أقول والله شاب بس أنت ما شاء الله وما يصير المخالفة يعني لمصلحتك يعني إذا تضرب الإشارة اذا منك سياره تجي سايده يعني راح تسبب لا مو انا قديم بكركوك حتى لو قديم مخالفه هسه عندك ضرب الشارع حمل اكثر من شخص كسارات ماكو خوذه ماكو ولا ابنك ما يرام امر رئيس الوزراء اكثر من شخص يحجز انت كلنا لا كسارات لا خوذه ضربت الاشاره وحامل اكثر من شخص يعني يا مخالفه هسه راح نحاسبك عليها والله كيفكم اني حاضر شو تريدون اني خادم لكم ما دام اني مخالف اني خادم هاي الهوسه نسويها من صالحنا المصلحه والنعم من عندكم يعني مو بس انت والنعم هذا اذا لا سامح الله السائق اللي واجهك وصار بيه حادث وانت صار بيك شيء لا سامح الله اذا صار وياه سياره راح يبتلي هذا همين راح يبتلي على صحيح بدول انت لا سامح الله يصير بيك شيء هذا ابنك ما تخاف عليه روح ابنك هذا بعد شاب بعمر الولد تمام يا يصير يا حبيبي اعتذر اني بدول قلبك احنا كمديريه مرور راح نتخذ وياك اجراءات قانونيه هي انه تنحجز الدراجه ويفرض عليه غرامه وتعود خطي المفروض تلتزم اذا ما تلتزم لا نلتزم احنا ما راح نحاسب والله ان شاء الله مستعجله شويه طالع بين كفي لك الله العجله ما يصير بهالشكل العجله تسبب لك مشاكل صحيح فالمفروض انت تلتزم هاي 30 ثانيه او الدقيقه راح تنقذ حياتك المفروض تلتزم بالاشاره الضوئيه كل مره يا اخوي والمفروض ما تصعد ابنك وياك المفروض تكون انت قدوه للشباب بدول قلبك توكو بوليسي شي هاتوچو لم تشواريانا وسط بله روجانا بالا سر ماتورسكيل قسبتي بله گورا روجانا سرپیچی ماتورسکیل لم چوارریانا چیو اگر بومان زیاتر رونی کی تو بزان آیا هوی ام سرپیچیانه چیو چه زیاتر سرپیچیکا سپاس دەکەم ئێمە چوارانەیە کە وەستاوین ئەلێ ڕۆژانە دەبینین ماتۆرێکی زۆر پامن بەڕێمەکان یا چۆنین بۆن گەورم لە تەرەفلای دەدەن ئیتر بەڵێ بەڕۆن سایدیش دێن زۆربەی ئەو ماتۆڕانە کە دێن دوو نەفەر لەسەرێتی بەڕۆن سایدین ئەبنە ماڵوێرانی بۆ بەرامبەرەکەشیان گەورە بەڵێ باشە ئێوە ڕۆژانە ئێوە محاسەبەکەن وەنیە بەڵێ کەما حاسەبەتان کرد ئیجراعاتی ئێوە چییە؟ ئیجراعاتی ئێمە گەورم حەز دەکرێت بەڵێ لە بەرباتی هاتووی سزای شەدرێت بەڵێ باشە ئەم هەموو ئیجراعاتی کەوا بەڕێوەبەراتی هاتووی کەرکووکەی کات ڕۆژانە ئەو سەرپێچیانە کەم نابنەوە یاخود هەروە خۆی ماوەنیان زیادەکە گەورم یعنی
کەم دەبێتەوە گەورم بەڵام ماتۆریی زۆر تەواو بێزارمانیان کردووە گەورم ینی تەواو بێزار بوونێ بەدەستیان. باشە ئەمە هۆکەی لە چیەوە دێت؟ ئایا پۆلیسی هاتوچۆ زەمبی هەیە لە مۆزوعە یاخود با بڵین ماتۆرسکیلەکە شۆفێرەکە یان لە چیەوە دێت؟ گەورم هیچ زەنبی بەڕباتی هاچۆی گەوری وەکو بەڕێبەراتی هاتوچۆی کەرکووک ئیشەکان خۆی جێبەجێ کردو و محاسبە و ئجراعاتەکە. باشە ئایا ئەکرێ پۆلیسی هاتوچۆ بە تاقتەنیا محاسبە کات هاوڵاتی لەگەڵیان نەبێ؟ ئێمە پێویستیمان بە هاوڵاتی هاوکاریماکە. گەورم پێویستیمان بە هاوڵاتیە بێ هاوڵاتی هاوکاریماکە بۆ ئەوەی کە نەبێتە ینی نەبێت ئەو سای ماتۆرە کە نەبێتە ماڵ بەسەر ینی نەبێتەوە زەمبیان نییە کەچی ئەبینی لە گڵۆبی سووری داوە ئەمیش سایدی خۆیە دەرچووە ئەبێتە ڕووداوێکی ئەو پێوە بێت. زۆربەی کات گەورە مەسینە پێشان نەسیحەتیانەکەین کاکە پابند بەڕێمایەکانی هاتوچۆن بۆی کە نەبنە ماڵ بەسەری یەکێکی کەوت لە تەرەفلایەکانە کاکە یەک دقەیە بۆستە با نەبیتە ماڵ بەسەر سایق شۆفێریەکانم بۆ بکە ڕاستەڵە لە ئیشارەتە بەڵێ زۆر بەیان بەڵێ بۆ ئەوەی زووترین کات بیگەێنێت بێتەوە کرێکی کە بات ئەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆیەکی دڵدەستێن گیان خۆی لە دەستدا. بەڵێ گەورم زۆربەی دریبیرەکانش گەورم لە پابند بەڕێمایەکانی هاتوچۆنی لە ئیشارەتە دەن گەورم. ئەم کاتت باش تۆ دیلیڤەریت ڕزقەکەت لەسەر ئەوەیە بۆ لە ئیشارەتە دێت؟ والله مەگە زۆر پەلەم گیناقەت لی نادە مەگەر ئەگە پەلەت بێ زۆر ئیسا ئیسەکۆوینەکە ئیسە لە ئیشارەتدا کاگەی بۆ تویان ڕاگەر ئەو تۆ ئەو ماتۆرەکەی کە نابێ برا ناکرێت تۆ ئێوە بەو شێوەیە هەر مەجال نادەن کەس هاوکاریتان کە ڕاستەکەی وڵا ئەخە هەمووشی وانە هەنێکی هەیە تۆ وای ئیسە تۆ وای هەمووی وانێ تۆ لەو هەنێ ترمە بەکەوا وانە ناکرێ وایە مخالف یاخنا بەڵێ ڕۆڵە با بڕین بەلای ئەو بەڕێزیتر وين السائق؟ سايقك وين يا با؟ تعال يابا تعال الله يساعدك. عمري الله يسلمك. شلونك؟ حياتي شلونك؟ طيب شنو؟ وين الكسارة مالتك؟ وين الحذاء؟ والله ما لابسهن خالي. وين الخوذة؟ والله ما لابسهن. ليش ما لابسهن؟ والله وين رايح؟ مستعجل والله لا زادي. ادري شلون ليش تضرب الإشارة؟ هم ما ضربت الإشارة؟ لا ضربتها مستعجل والله خالي. ليش ما تمتثل يعني حالك حال السيارات؟ بلا والله حالي ما عندي شاني حالي بس شنو لا شلون الوقت مستعجل. واذا خابرك واحد لازم تدم نفسك لا عجاد ان شاء الله اذب نفسي ولا لا سمح الله يصير حادث الضربك يبتلي بلا والله ما عدا انت تروح بيه. لا صحيح تمام؟ بلا والله تمام. لا ان شاء الله ما كرره وشغله عاديه. اذا ما متعلم انت تضرب الاشاره لا مو اول مره اكيد متاكد اني انت متعلم وهاي مو اول مره. الفجر بس الفجر نطلع للشغل تضرب الاشاره اضرب الاشاره ماكو شارع فارغ بس هسه بعد ما ضرب اي هسه قوم فجر. لا مو فجر بس هسه مستعجل بلي والله. نتمنى من جميع السواق انه يلتزمون بالتعليمات والقوانين المروريه. نعم لا سبل مصلحتك. بلا والله المواطنين كلهم لازم. نعم سيدي. يعني احنا ما لا ياثر لا يقدم ولا ياخر. نعم بلا والله. انه تلتزم. نعم. حتى تحافظ على سلامتك. على سلامتك بالسياره حتى ما يبتلي بيك. بینەرانی خۆشەویست، ئێرە ساحەی حجزی ئۆتۆمبیل و ماتۆسیکلەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆی کەرکووکە. بەو شێوەیە حجزەکرێ ڕۆژانە ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی کەرکووک ئیجراعاتمان هەیە بۆ ئەو جۆرە سەرپێچیانەی ماتۆرسیکل هەروەها شۆفێری ماتۆرسیکل. خەڵکانێک دێن ئەڵێن وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی کەرکووک هیچ ئیجراعاتێک ناکا بەرامبەر ئەم ماتۆرسیکلانە. بەڵام من وەکو ئەفسەرێکی هاتوچۆ ئەڵێم ئەگەر ئێمە ڕۆژانە 100 یاخود 200 ماتۆرسیکل حجزکەین ئیجراعاتی لەگەڵا بکەین، بەڵام لە پارێزگەکانی کەوە یان لە خاڵە سنووریەکانی کەوە بە شێوەیەکی نایاسایی دێنە ژوورەوە ڕۆژانە 1000 یاخود 500 ماتۆرسیکل دێتە ژوورەوە. دووبارەیە کەمەوە بەڕێوەبەراتی هاتوچۆی کەرکووک بە تاقتەنیا ناتوانێت ئەو ئیجراعاتە لەگەڵ هەموو خەڵکە بکە، ئەبێ هاوڵاتی هاوکار